Los Angeles. فڕۆکی شەڕیین ئەمریکی باڵۆنە سیخوڕیا چینێ لە دەفعاڤێن ئەمریکا خستە خوارێ. لە عێراقێ نەڕازی بوون لە دژی کوشتنا خانمەکە چالاکە میدیای جڤاکی تێن کرن. و گوهارتنەکە ژینگەهێ لە باکوورێ ڕۆژهەڵاتی ئەمریکا دەبە سەدەما پێلەکە سڕ و سەرمایە خەتەر لەسەر ژیانە خەڵکی. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka. Li Washington niha demjimêr heftî spêdeya roja yek şemûyê ez dexîlê şemû hîviya demên xweş ji we re dixwazim. Balafireka şerriya leşkerî Emerîkî baloneka sîxurê ya Çînî xiste xwarê dema ku ew li ber avên Carolina ya Başûr difirî duh şemûyê û dawî bi pirzgirêkeka dramatîk anî a ku bibû sedema xerabbûna têkeliyên Çîn û Amerîka. Li roja çarşemûyê Serok Joe Biden gotibû ku wî fermana lêdana balonê derxistiye lê Pentagon pêşniyaz kir ku li bendê bimîne heya ku ew geha ser ava vekiriya Emerîkî. Berpirsekî serbaziyê Emerîkî jî got gelek firokên şer di wî erkî de bejdar bûn lê bi tinê yek ji wana balon bi qasî 6 mîlen deryayî li ber avên Emerîka xiste xwarê. Karbidestekî Barevaniye Pentagonê Emerîka dibêje balon yekem car di 28 çiliyê de ketibû esmanê Emerîka piştî 3 rojan derbazî esmanê Kanada bibû û piştî di pêre jî di 31 mehaborî de çiliyê dîsan ketibû esmanê Emerîkî. Gelo gotara rewşa niştîmaniya saleneya duwem a Serok Joe Biden dê dubarekirina yekem ya par be an ew dê mijarê nû bîne rojevê. Şirovekar war mijaran dêxin pêşçavan ku hîvî dikin. Serok Biden di vê gotara xwe ya salane de li pêş Kongresê Emerîkî bêxînta pêş berçayan bêxte berçavan. Cudahiya ev sal û ya par ew e ku piraniya civata nûneran a Kongresê Emerîkî ne bi serokî reya. ئەمە دەرفەتێکە بۆ سەرۆک جۆ بایدن کە لە بەردەم کۆنگرسی نوێ کە سوێندی دەستوری خوارد کارە پێشینەکانی خۆی بخاتە ڕوو. چەند ڕۆژێک پێش وتارەکەی شەوی سێشەممە کارین جان پێر وتەبێژی کۆشتی سپی هۆشداریدا لەوەی کە زۆر جار وتارەکە تا 2 سات دادەڕێژێتەوە. بەڵام بەوتەی ئەو هەندێک لەو بابەتانە دڵنیان دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە. ئەو پێشکەوتنە ئابووریە بەرچاوی کە لە سایەی سەرکردایەتی ئەودا دەیبینین دیدگای ئابووریمان و هەموو ئاراستەکان بنیاد دەنێ. ئەو بەشە یاساییە مێژویانەی لە 2 ساڵی ڕابردوودا دەرچوون و پەسەند کراون کە خەریکە هەلی کاری چینی مامناوەند بە موچەیەکی باش دروست دەکەن و ئەنجامی ڕاستەقینە بۆ خەڵک دەگێنن لە ڕێگەی چاکردنەوەی ڕێگەوبانەکانمان و پردەکان و تونیلەکان و کەمکردنەوەی تێچووی کاڵای ڕۆژانە. بەڵام مێژونوس جەرمی سووری دەڵێت ئەم وتارە سیاسی و هەمیشە بە سیاسی کراوە. سیاست زۆر گرنگە بۆ ڕێبازمان کەواتە ئەمە ئەو دەرفەتەیە کە سەرۆک ساڵانە هەوڵی دانانی کارنامە و چوارچێوەدان بە دیبەیتی گشتی دەدات بە شێوەیە کە سوودی بۆ خۆی و حیزبەکەی هەبێت. بەڵام هیوادارین فشارەکان بەرەو ئەو ئامانجە سیاسەتیانەی کە هەیەتی دروست بکات. سووری وتی پێشبینی دەکات بایدن پیاداچوونەوە بە لێدوانەکانی پێشووی بکاتەوە سەبارەت بە ڕۆحی میلەت و ئەوەی کە بە هەڕەشە بۆ سەر دیموکراسی لە لای ڕاستی تونڕەو دەیبینێت. هەروەها پێدەچێت شەڕی ئۆکرینیا سەر هەڵبدات. وەک ساڵێک لەمەوبەر کاتێک لە سەرەتادا بوو بایدن باسی لە پێویستی ڕۆژاوا کرد بۆ یارمەتیدانی ئەو میلەتە بۆ بەرپەرچدانەوەی لەشکریکێشی رووسیا. بایدن هەروەها ڕێگەیان کە بەڕێوەبەرایەتێکی دەیەوێت یاسای نوێ سەبارەت بە لەباربردنی منداڵ و توندوتیژی بە دەمانچە و چاکسازی لە پۆلیسدا دابنرێت. بەڵام ڕوبەڕووی ئەلەنگاریەک دەبێتەوە کۆنگرس دەسەڵاتی دەرکردنی یاساکانی بەدەستەوەیە و ئێستا پارتی کۆماری ئۆپۆزیسیۆن یەکێک لە 2 ئەنجومەنەکەی کۆنتڕۆل کردووە. کەڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی نوێ کە ڕۆژی سێشەممە لە پشت سەرۆک کۆمارەوە دادەنیشێت لە مشتومڕدایە لەگەڵ بایدن لەسەر چۆنێتی خەرجکردنی پارەی باشدەرانی ئەمریکا.
کۆماریەکان بە دوای کەمکردنەوەی گەورە لە خەرجیەکانی حکوومەتدا دەگەڕێن. زۆر ڕوون بووم ئەو ڕێگای ئێستا لە سەری دەڕۆین ناتوانین بەردەوام بین. دەبێت ڕێڕەوەکە بگۆڕین بۆ ئەوەی خۆمان بخەینە سەر ڕێگای هاوسەنجی. چۆن دەگەینە ئەوێ لەسەرەوە گفتوگۆکانمان دەبێت. هەروەها سووری دەڵێت خەڵک سەیری کاردانەوەکانی مەکارتی دەکەن کاتێک لە پشت بایدندا دەنیشێت لە کاتی وتاریدا. ئەگەر ڕووگرش بێت و ناڕزایی خۆی نیشان بدات وا دەردەکەوێت هاوکاری نییە، وا دەردەکەوێت تونندڕەوە. بەڵام ئەگەر زۆر دڵخۆش دەربکەوێت لە پەیوەندیکردندا لەگەڵ سەرۆک بایدن ئەوە ڕاستڕەوی تونندڕە و لە پارتەکەیدا نامۆ دەکات. ئەو گروپە بچووکە لەناو پارتەکەی و لەناو ئەنجومنەکەدا داوای ئەوە دەکەن کە ئەو ڕوبەڕووی سەرۆک ببێتەوە. ئەم تێکەڵەیە لە سیاسەت و یاسا و خۆ دەرخستنە و کەسایەتیە شەوی سێشەممە کاتێک بایدن قسە دەکات بە تەواتی دەردەکەوێت. وریا کاڵێ بۆ ئانیتە پاوڵ دەنگی ئەمریکا. سەرۆکی شارەداریا باژارێ نیویۆرکی ئەرک ئادەمس شەڤائینی لە حەوانگەهاکان و یا کۆچبەران لە بڕۆکلنێ دەرباس کردیا دەمێ ناکۆکیاندا لەسەر ئەولەهیە حەوانگەهان و مەرجن مرۆڤانی دووانجیهاندا. ئەدی گەبس ئەندامی ئەنجومەنی ویلایەتە نیویۆرکی و شانس بادبۆرن پارێزەری کەسین کو بێمالن بە سەرۆکی شارەدیاری ڕەشەڤاخوا لەگەڵ پەنابەران دەرباس کرد. ئادەمس دێ پەیامێکی توێتەرێدا نویساندیەک و ناوەندێ بڕۆکلن کروس هەموو مەرجن یان خزمەتین پێتیڤی ژە پەنابەران ڕا بەردەست دکە. ئەو ناوەند لە داویە مەهایەک هاتوبوو ڤەکردن و دینێزیکی هەزار پەنابەرێن مێر بە حەوینە. بەریا نێزیکی 200 ساڵان حکومەتە ئەمریکی سۆزدا گەلێ چیرۆکیەک و بەدەلە عەردێ وان بە ئەسڵ ئەندامێکی جڤاتە وان دە کۆنگرسێدا جه بکرا. لێ حەیا نەها حکومەتی ئەو سۆز بجه نەئانیە. ئیرۆ ئەف گەلێ ڕەسەنی ئەمریکای لی ویلایەتن ئۆکلاهۆما و نۆرت کارۆلاینە بانک لە کۆنگرسێ دکن و سۆزاخوا بجه بینن لێ ناکۆکی لەسەر هەندەیە کاکی جوان ژشێ یان ji sê عشیرەتên çirokiyan wê nûneratiya wan bike. دوای ئەوەی بە زۆر نەتەوەی چیرۆکیان لە خاکی باوباپیرانیان دوور خستۆتەوە نزیکەی 200 ساڵ لەمەوبەر ئەندرۆ جاکسن سەرۆکی ئەمریکا لە ساڵی 1835 پەیمانی نیو ئیکۆتای واژۆ کردووە. مادەی حوتمی ئەو پەیماننامەیە باس لەوە دەکات کە خێڵەکە مافی نوێنەرایەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا هەیە هەر کات کۆنگرێس برگەیەک بۆ ئەوە دابنێن. ئێستا گەلی چیرۆکی دەیانەیە کۆنگرێس ئەو بەڵێنە جێبەجێ بکات نوێنەرێک دابنێت تاوەکو نوێنەرایەتیان بکات. بەپێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەرانیش ئەو نوێنەرە دەتوانێت لە لیژنەکاندا بن و پرۆژەیە ساش پێشکەش بکەن. بەڵام لە کۆنگرێسدا مافی دەنگدانیان نییە. لە جۆراگرتنی کۆمیتەیەکدا لە مانجی 11 پێدەچوو دیموکراتەکان و کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران کراوە بن بەرامبەر ئەو بیرۆکەیە هەرچەندە ئەنجومەنەکە هیچ بڕیارێکیان نەدا. ئەندامانی ئەو کۆمیتەیە دانیان بەوە داناوە کە بەڵێنێک هەیە بە خەڵکی چیرۆکیانداوە و وڵاتەکەش پێویستی بەوە بووە کە ڕێگا ڕاستەکە هەڵبژێرن. بەڵام وەڵامەکە ئەوەندە ئاسان نییە. ئێستا سێ هۆزی چیرۆکی هەنکە لەلایەن حکوومەتی فیدرال و دامپێدانراون. نەتەوەی چیرۆکی گەورەترین نەتەوەیە لانی کەم 430,000 هاوڵاتین. دوو هۆزەکەی دیکە بریتین لە هۆزی یەکگرتووی کیتووا چیرۆکە هندیەکانی ئۆکلاهۆما و هۆزی ڕۆژهەڵات چیرۆکیە هندیەکانی کارۆلینای باکوور. لە ئیمێلێکدا بۆ دەنجی ئەمریکا ڕیچارد سنید سەرۆکی سەرەکی هۆزەکە نردوێتی. مەحاڵە ڕێز لەو بڕیارە بگیرێت کە لەگەڵ گەلی چێرۆکیدا کراوە بەبێ بەشداریکردن و قسەکردن لەگەڵ هەرسێ هۆزەکە کە ئێستا سەرۆکایەتی گەلی چێرۆکی دەکەن. بەڵام هۆکسین دەڵێت ئەو پەیمانە تەنها هۆزەکەی دەگرێتەوە. نەتەوەی چیرۆکی پەیمانی ساڵی 1835 واژوو کردووە. پەیمانی ساڵی 1866 واژوو کرا دوای ئەوەی هۆزی ڕۆژهەڵات ناسێنران. ئەوەش کە هۆزێکی دیکەی چیرۆکی بوون لە ساڵی 1950دا دوای زیاتر لە سەدەیەک دوای پەیمانەکەی نیو ئیکۆتا بە یاسایەکی کۆنگرس هۆزی یەکگرتووی کیتۆوە دروست کراوە. کەواتە ئەم بیرۆکەیە کە سێ هۆزن و داخوازیەکی یەکسانیان لەسەر ڕێکەوتنەکە هەیە بەڕاستی شتێکی بەمانایە. پێشنیار کراوە ئەگەر نەتەوەی چیرۆکی کورسیەک لە کۆنگرێسدا بەدەست بێنن ئەوان لەگەڵ 5 نوێنەری تری ناوچەی کۆلۆمبیا و 4 نوێنەری تری ناوچەکانی تر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێکەوە بن. یحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، بۆ راپۆرتی ماکسیم مۆسۆکۆڤ. سەرۆکی وڵاتی ئەمریکا بۆ ڕێکخستنی ئەو پەیمانە دەست پێ دەکات کە
دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئاژانسی هەواڵی ئیسنای نیمچە فەرمی ئێران بە پشتبەستن بە سندیکای دەرهێنەرانی ئێران ڕادەگەینێ کە دەسەڵاتدارانی ئێران جعفەر پەناهی دەرهێنەری سینەمای ئێران بە کەفاڵەتیان دەستەبەری مالی ئازاد کردووە دوای ئەوەی لەم هەفتەیەدا دەستی بە مانگرتن لە خواردن کردوبوو بۆ ئەوەی داوای ئازادکردنی خۆی بکاتن یان تا ڕۆژی دووبارەی دادگایکردنەکەی ببورن. هاوسەری پەناهی لە سوشال میدیا وێنەیەکی ئەو بەڵاوکردوتوە کە لەناو ئۆتۆمبیلێکدا وێنەیان پێکەوە گرتووە. هیچ ڕاگەیاندنێکی فەرمیش لەلایەن دەسەڵاتداری دادوەری ئێران سەبارەت بە ئازادکردنی پەناهی بەڵاو نەکراوتەوە، بەڵام وێنەیەکی میدیای دەوڵەتی ئێران نیشان دەداتن کە پەناهی لە دەرەوەی زیندانی ئیڤین لەگەڵ ئەو کەسانە کە پێشوازی لێ دەکەن قسە دەکاتن. پەناهی لە مانگی تەمووزدا بەسەر کراو بە پێوترا بوو کە لە سەرەتا لە ساڵی 2010 لەلایەن دادگای تارانەوە سزای 6 ساڵ زیندانیکردن بەسەر دەباتن. ئەمەش لە کاتێکدایە کە سەرکوتکردنی ناڕەزایەتیەکان لە ئێران زیاد بووە. جعفەر پەناهی چەند خەڵاتی جیهانی بەدەستێناوە، لەوانە خەڵاتی فستیڤالی فیلمی بەرلین لە ساڵی 2015 بۆ فیلمەکەی خۆی بە ناوی تاکسی. ئایا ئازادکردنی ناودارێک کە دەستی بە مانگرتن کردوبوو پێشاتێکی سرنج ڕاکێش نییە لەم ڕۆژە و لەم کاتانەدا لە ئێراندا؟ دکتەر ناسر بابەخانی شیکەرەوەی سیاسی لێرە لە واشنگتن ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەیانی باش دکتەر ناسر، ینی دەمویست بزانم ینی چی دەڵێ لەسەر ئازادکردنی بە کەفاڵەت هەرچەندە جعفەر پەناهی؟ ینی ئەمە فەشارێکە کە کەسێک دەست بە مانگرتن بکاتن دەسەڵات لە ئێرانە ئەو کەسێکی وە ئازاد بکە؟ ئەو کاتتان باش دیارە نمونەی لەوە پێشمان هەبوو، ینی خەنمە ئەکتەرێکی تر کە تقریبان دەتوانم بڵم 2 هەفتە لەوە پێش ئازاد بوو، تەرانەی عەلی دوستی و کەسایەتێکی نێونەتەوەیی بوو لەباری سینەماوە لە ژێر بشارەکانی نێونەتەوەیی و ناوەندەکانی سینەمایی. جعفەری پەناهیش وەک بۆ خۆت باست کرد دەرهێنەرێکی زۆر بەنێوبانگە، بۆیە گوشارەکانی دەرەوە و ئەو شوێنانەی کە لەباری فەرهەنگی و هونەریەوە بنکەگەلێکی ناسراون ئەو تەسیراتی هەبووە. بەڵام ئەوەی ڕاستی بێ بە باوەڕی من کۆماری ئیسلامی ئەوەی کە تا ئێستا نیشانی داوە، چون هەر ئێستا بێزگە لە ئەو کەسانێک کە تا ئێستا ئازاد بوون کەسکەری دیکەش وەک محەممەد ڕەسوولۆف ئەویش کە دەرهێنەرێکی بەناوبانگی سینەمای ئێرانە و زۆر سینەماگەری تر لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. بەڵام وەک عەرزم کردی بە باوەڕی من کۆماری ئیسلامی لانیکەم تا ئێستا نیشانی داوە کە بەم وشارانەی کە لە دەرەوە لەسەرەتی ئەو کردەوەی کە لە خۆی نیشانی دەدا زیاتر بەرهەمی خوێندنەوەی خۆیەتی نەک ئەوەی کە بڵێن بشارە دەریچەکان کارتێکەری لەسەر هەبوو بێ بۆ ئازادکردنی جعفەری پەناهی. باشە دکتەر ناسر، باشە لێرە لە واشنگتن ڕۆژانە نزیکی ڕۆژانە خۆپیشاندان دەکرێن و لە بەردەم کۆشکی سپی و داوای زیاتر پشتیوانی گەلی ئێران دەکرێت، داوای ئەوە دەکرێن لە فشار لەسەر ڕژیمی ئیراندا بڕێ. بەڵام ئێمە بە فەرمی شتێکی نابیسین. بە فەرمی من بەبەستم ئەوەیە کە هەنگاوێک، چونکە ئێمە جار بەجار لە وتەبێژی وەزارەتی دەرەوەیان وتەبێژی کۆشکی سپیش باسی ئێران دەکات و باسیەوە دەکەن. بەڵام ئەم پشتیوانیەی کە ئەمریکا لەگەڵ ئێران دەکاتن بەڕای تۆ تا چەندێ فشار دادانێ لەسەر ئێران، تا چەندێ ڕوون و ئاشکرایە؟ پشتیوانی ئەمریکا لە ڕاپەڕی نیگەرانی ئێران لەو سەردەمەدا بە باوەڕی من جێگەی سرنجە، چون تۆ ئەگەر سیر بکەی بە تایبەتی لە ئاستی کۆنگرێسدا، ئەمە هەر هەفتەی ڕابردوو لە بەردەمی کۆنگرێس هەردوو پارتی کۆماری خوازەکان و دموکراتەکان لەگەڵ سلیبرێتێکی ئێرانی نازنینی بنیادی کۆبوونەوە بۆ پشتیوانی لەم شۆڕشە قسەیان کرد، یان با بڵین ئەو گەمارویانەی کە بەردەوام
لەلایەن وەزارەتی دارایی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەخرێتە سەر کاربەدەستان و ئەو کەسانەی کە وەکاری سەرکوبی ئەم شۆڕشن ئەمانە بە بەردەوامی دەبینن. بەڵام هەروەک بۆ خۆمان دەزانین لای کەم هەتا ئێستا تەنانەت سەردەمی ترامپیش بە وازحی مەبەستی ڕێژیم چێنج لە گۆڕدا نەبووە. بلینکن هەفتەی ڕابردوو لە سەفەرەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاماژەی بەوە کرد کوتی کە ئێمە پشتگیری لە ڕاپەڕینی خەڵک دەکەین، بەڵام ڕووخاندنی ئەم ڕژیمە ئەرچی خۆیانە و پەیوەندی بە خۆیان وایە. بۆیە بە باوەڕی من شتەکە دەبێت لەو سۆنگەیەوە سیر بکرێت کە ئێستا خەریکە ئیجماعێکی نێونەتەوەی. بەڵام دکتۆر ینی دەبینینە بینیمانە لە کاتی ئەمریکا پشتیوانی لە خەڵکێک دەکات لە گەڵانێک دەکاتن ئەوانەی کە ڕاپەرین دەکەن چەند ساڵی ڕابردووە بە شێوەیەک لە شێوەکان ڕاستە دەڵێن ئێمە گۆڕینی ڕێژیمی ئەو وڵاتە ئەو شوێنە ئەرکی خۆمانی ئەرکی خەڵکێکە، بەڵام شێوەی پشتیوانیکردنی ئەو خەڵکانە دیارە کە خەڵکەکانش زیاتر وا بیر دەکەنەوە کە پشتیوانی دەرەکیان هەیە یان پشتیوانی ئەمریکان هەیە. ئێرانیەکان ئێستا هەز دەکەن کە پشتیوانی ئەمریکا لە پشتیانە. ئەمن پێم وایە لە سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامی و هەتا ئێستا هیچ کاتێک تا ئەم ڕادەیە با بڵێن ئیجماعێکی نێونەتەوەیی لە وڵاتانی ئەوروپی و لە ئەمریکا ساز دەبێت. تۆ سیر کە هەن لەوەی ڕاکە کۆمیتەی حقیقەت دۆزەرەوە بۆ سەرکوتەکان کە قرارە لە فێبری لەو مانگەیدا پێک بێ یان دەرکردنی کۆماری ئیسلامی لە کۆمیتەی پێگەی ژن یان ئەوەی کە کۆماری ئیسلامی با بڵێن خەریکە سپای پاسداران لە یەکێتی ئەوروپا دەکرێتە لیستی تێرۆرەوە یا تەنانەت دەنگۆی ئەوەی هەیە کە لە ئەمریکا گەمارۆکان بخرێتە سەر شخصی خامنەیی و ڕئیسی. ئەمانە بە باوەڕی نیشاندەری ئەوەن کە ئیجماع خەریکە ساز بێت. بەڵام وشمان لەبیر نەچێت لە ملاحظاتی نێونەتەوەییدا دەست و باڵی بڵین وڵاتان ئەوەندە ئاواڵەنێ کە ڕاستە با بڵێ هەڕەشەی ڕووخانی سیستمی. دکتۆر ناسر لە چەند ڕۆژی ڕابردوودا بیستمان کە وەزارەتی خەزینەی ئەمریکی ئابلوقا یان جزا لەسەر هەندێک کەسانی داناوە کە ئەوانەی کە لە وەکو بڵێ سوپای پاسداران و ئەوانەی کە دەستیان هەیە لە دروستکردنی درۆن کە لە شەڕ رووسیا دەبەکاردن. بەڵام وەکو خۆت ئاماژە پێکرد بۆ ئەمریکا بۆ نمونەیان وڵاتانی دیکەی جیهان ئابلوقا یان ئەو فشارە لەسەر کەسە ناودارەکان کەسە بەرزەکان یان دەسەڵاتدارەکانی ئێران دانانێ، ینی ڕێگری چییە لەوەدا؟ ئەلبەتە بە باوەڕی من لەسەر ئاستی هەر سەرەوە دانراوە، ینی دێ ڕاستە من لەگەڵ ئەوەی هاوڕام ڕەنگە ئەو چاوەڕوانی هەبێکە ئەو گوشارانە ڕاستە و خۆتر و زیاتر بخێنە سەر. بەڵام وەک ئەرزم کردی لە هەفتەی ڕابردوودا ئەو پرساتە دەگۆڕێکە ئەم گەمارویانە یا ئەم سزایانە بە خەوری جەنابەت بخرێتە سەر شخصی خامنەی ڕێبەری وڵاتەوە هەروەها ڕئیسی. بەڵام لەلایەکی دیکە و کاتێک دەبینی کە بۆ کۆبوونەوەی با بڵێن سەرۆک کۆماران و بەرپرسانی وڵاتەکان لە نەتەوەی گرتوەکان ویزە دەدرێتە ڕئیسی، ئەو گومانە ساز دەبێت کە ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی تا ئێستاشی لەگەڵ بە خەریکی بە جۆرێک لە جۆرەکان بڵێن مماشات و ئەوەیە. بەڵام ئەمن وای بۆ دەچم بە حکمی ئەوەی کە ئێستا دەنگی شۆڕشی گەلانی ئێران گەیشتۆتە تەواوی دنیا، پێم وایە لەمە و بەدووە تەنانەت کەسایەتێکی بریکردن بۆ کەسایەتێکی خۆبوێر و محافزەکاری دەناسم توانیوەتی بێتە دەنگ وەم پێم وایە لە داهاتوودا ئەو تەسیرە زیاتر لە ئەدمنیستریشنی بایدندا دەبینی و ئەوش ئاماژە بکەم لە کەوانەدا ئوروپایەکی کەدا دوێنێ و پێرە لامەلامی لەگەڵ کۆماری ئیسلامی دەکرد ئێستا لەسەر هێڵا. باڵێ دکتۆر ناسر بابەخانیشی کرەوەی سیاسی لێرە لە واشنگتن لەگەڵ کورد کۆنەکشن بوو. زۆر سپاس. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
ڕێخستنên mafê mirovan li Iraqê û çalakvan duh şemiyê kuştina bi navê namûsê a çalakvaneka mîdya civakî bi taybet a YouTube ya Iraqê Tîbe el-Elî li bajarê dîwaniyê li başûrê Iraqê şermezar kir. Li gora nûçeyên mîdyaya herêmê Tîbe el-Elî li Tirkiyeyê ku a gincî bû roja şemê ji aliyê bavê xwe ve hat kuştin ew li ser daxwaza dayika xwe vegeriya bû bajêrê xwe li gora raportan helbete jê derên ewlekariya Iraqê jî dibêjin bav û bira û dayika Tîbe el-Elî dê girtîgehê de ne çalakvan dibêjin heta ku civaka Iraqê van kevne şopiyan biparêze ev tawaniyan ev rengetawan qet bi dawî nain. هەردیکێشتێن عێراقێدا زۆرینەی ئەو مامەڵە کە لە بازارەکانی هەرێمی کوردستان دەکرێن بە دۆلارە. ئەمە شوای کردووە فرۆشیارەکان نرخی کاڵەکانیان بە دۆلار وەربگرن بە شێوەیەکی گشتی نرخی کەرەستەکانیان بەرز دەکەنەوە. شارەزایکی ئابوریش دەڵێتن دۆلاری ئەمریکی پێگەی گەورەی لە جیهاندا هەیە. لە بەرامبەر ئەوەدا دراوی عێراقیان دیناری عێراقی دراوێکە بەهۆی دۆخە سیاسی و هەنووکیەکانی عێراق بە بەردەوامی دەگۆڕێت. بۆیە فرۆشتیارەکان هەمیشە دەیانەوێت دۆلار لە پڕی کاڵەکانیان وەربگرن. راپۆرتی پەیامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی. ئەم تاقمە دەخمە من وەختی خۆی سندومە بە $50 $50 زەربی 120. سەرقاڵی بەراوردکردنی نرخی فرۆشتنی کاڵاکانیەتی بە دینار کە خۆی بە دۆلار کاڵاکانی کڕیوە. دەڵێت نرخی پێشووی ئێستا ئەوەندە زۆرە بەراورد ناکرێت. ئێستا زۆربەی مامەڵەکان لە بازاردا لە بوار و سێکتەرە جیاوازەکاندا بوون بە دۆلار. من هەرێقێکم سندووە بە $4 420 4000ەکە بەزی سە هەرێقێکە سێنم بە $4ەکە ئەڕوا بۆ 8000 بۆ 7000 دینار. ئەمڕۆ دەست بۆ هەریش و کەلوپەل و کاڵایەکە بی بەها نرخە ڕاستەقینەکەی لە بازارە بتێ دەسێکەوێت دۆلارە. کاتێککە دۆلار بەهای ڕاتە سە دیناری عێراقی بەهاکەیەتە خوار ئەو خەڵکە باجەکە دات. ئەو شتانەی کە بڵێ ئێمە هەمانە هەمووی ئێمەش بڵێن ئەشیای کارەبایە هەمووی تەوان ئێمە بە دۆلارێک کڕین کە بە دۆلارێکردن بێ بە دۆلار بیفرۆشینەوە ئەو کاتە بڵێن هاوڵاتیەکە ناتوانێت بیکڕێت. ئابووریناسێک دەڵێت زۆرینەی مامەڵەکانی عێراق لەگەڵ دەرەوە بە دۆلارە. دۆلاری ئەمریکیش پێگەیەکی گەورەی بەهێزی هەیە. ئێستاش بەهۆی لاوازی دراوی عێراقەوە لە بازار فرۆشیارەکان پەنا دەبەنە بەر دراوێک کە بەهاکەی پارێزراو بێت. ئەمەشی کە ئێستا هەیە لە وڵاتی ئێمە لە ناوخۆی وڵاتە مامەڵەی بازرگانی کردن وە کڕین و فرۆشتن هەندێک جار مامەڵەی پارچەی بچووک و کاڵای بچووک بۆتە دۆلار یعنی خەریکە بۆ چونکە دراوی عێراقی بەهۆی ئەو دۆخە سیاسی و ئابووری و هەرێمایەتی کە چواردۆری عێراقی یاوە و بە هەرێمی کوردستانیشەوە وای کردووە کەوا متمانە بە دراوی عێراقی کەم بێتەوە. ئەم بێمتمانەیەوە ئەکات یعنی بیر لەو کردەوە کام دۆلارە زۆرترین سەقامگیری هەیە و کامە بازرگانی جیهانی پێوەکرێ دۆلارە ئەمە. بۆیە هاوڵاتی لە هەوڵی ئەوایە هەمیشەکە دراوێک لای خۆی هەڵگرێ کە بتوانێت بەهاکەی پارێزراوە بێ بتوانێت ئەم دراوە با بڵێن ئەرکەکانی دراوی جێبەجێکە کە ئەرکی کۆکردنەوەی باشمەکە ئەرکی پاشەکەوتکردنە ئەرکیەوەیەکەوە لە سبەی ڕۆژ قەرزی پێباتەوە. ئەو بەرز و نزمیەی کە لە بەهای دۆلار و دیناری عێراقی هاتووەتە ئاراوە وای کردووە کە نرخی هەموو شمەک و پێداویستەکان بەرز ببێتەوە. فرۆشیارەکان دەڵێن زیادکردنی نرخەکە پەیوەستە بە بەهای دینارەوە کە ئەوان بە دۆلار شمەک دەکڕن و بەشێکیشیان بە دینار دەیفرۆشنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لەم بینەدا بانکی ناوەندی عێراق لە بەرامبەر قەیرانێکی گەورەدایە بەهۆی ئەوەی کە توانای کۆنتڕۆلکردنی ئەم ناڕێکیە لە بازارەکانی عێراقدا نییە. دڵشاد ئەنوەر پەیامێری دەنگی ئەمریکا جێ لە بۆچوونی خەڵک دەگرێ. دڵشاد ئەم کاتت باش یعنی سەرڕای بەڵێنەکانی کاربەدەستان و بانکی ناوەندیش کەچی دۆلار یان نرخی دۆلار و دیناری عێراقی ناسەقامگیرە بۆ
دەخیل منەمەوێ ئاماژە بۆ بکەم کە لە مانگی ڕابردووی یان لە کۆتایی ساڵی ڕابردووەوە کە بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار بە پێچەوانی ڕابردوو بەرز بۆتەوە و بەهای دیناری عراقی داشکاوە چی بانقی ناوەندی و چی بەرپرسانی باڵای عراق کۆمەڵێکی زۆر بەیاننامەی جیا لێدوانی جیاوازیان داوە هەموو جارێک ئاماژە بۆکەن کە بۆ نمونە شەمەی داهاتوو یاخود یەکشەمەی داهاتوو بەهای دۆلار ئاساییە بێتەوە ئەم لێدوانە وای کردووە کە جۆرێک متمانە نەماوە لە نێو بازاڕا و تا ڕادەیەک قەیرانی متمانە دروست بووە لەلایەن لە نێوان هاوڵاتیان و بازاڕی دراوفرۆشان و بەرپرسانی عراقیە و پێیان وایە کە مەسەلەی بەهای دۆلار گەورەترە لە توانای حکوومەتی عراقی بەو پێی کە گرێدراوە بە کۆمەڵێک هاوکێشەی سیاسی نێودەوڵەتی بۆیە ئەم هەموو بەیاننامەی بەرپرسانی بانقی ناوەندی عراق و بەرپرسانی عراقیش کە بە بەردەوامی قساکەن لێدوانەدەن لەسەر دابەزینی بەهای دۆلار و دۆخەکە ئاسایی نابێتەوە بێمتمانی دروست کردووە بۆیە هەر جارێک کە بەرپرسانی باڵای عراق قساکەن بە پێچەوانەوە ڕۆژی دوایی لە بازاڕەکاندا بەهای دۆلار بەرزترە بێتەوە ئەمە وای کردووە جۆرێک لە بێمتمانی دروست بووە من ئاماژە بۆش بکەم لێرەوە کە ئەمڕۆ من لەگەڵ بەرپرسێکی باڵای عراق قسەم کرد ئەو ئاماژەی بەوە کرد کە بەهای دۆلار گرێدراوە بە ڕێکەوتنی نێوان عێراق و ئەمریکا کە تاکو ئێستا ڕێکەوتنەکە نەکراوە بەڵام با ڕوونکردنەوەیەک بدەین لەو بابەتە دڵشاد ئەوش ئەوەیە کە بەهای دۆلار هەر لە بەرزیە و بەهای دۆلار عێراق بڕیاری نادا کە بەهای دۆلارەکە چۆن بێ بەڵام دەڵێن بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەو شیوەیە ئەگەر شتەکەشی بکەینەوە بەڵام دەمیست پرسیار بکەم هیچ ئومێدێک هەیە کە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی بگەڕێتەوە دۆخی جاران دەخیل دوو بۆچوون هەیە لە نێو بەرپرسانی باڵای عراقا و ترسیشەیە ترسێک ئەوەیە کە با بڵێن گفتوگوی نێوان بەرپرسانی باڵای عراق و ئەمریکا لەسەر شێوازی ئیدارەدانی بانقەکانی عراق نەگەنە نەتیجە و لە دوجارە دۆخی بازاڕیان لەژێر کۆنتترۆل دەرچێەوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە بە 200,000 دینار و دوجار ناڕزایەتی شەقام و قۆستنەوەی ناڕزایەتەکانی لەلایەن ڕێبەری ڕوتی سەدر و سەدرەکانەوە لێ بکەوێتەوە و بەشێکی تریشان پێیان وایە کە عراق ناچارە بچێتە ژێرباری ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانەوە چونکە ئەوەی کە ئێستا لە عراقا ئەگوزەریەوە ئەوەی کە ئێستا عێراق کەوتوتە ژێر هەیمەنەی وڵاتانی ئیقلیمیەوە کە سزای نێودەوڵەتیان لەسەر لە بەرژەوەندی عراق نییە بۆیە ئەم دوو ئاراستەیە هەیە بەڵام بێگومان ترسێکی گەورە لای عراقیەکان هەیە ئەگەر نەگەنە نەتیجە بەهای دۆلار بەرزترێ بێتەوە بەڵام لە ڕۆژان و هەفتەی داهاتووە ئەگەر جۆرێک یەکێشتن دروست بێ ڕەنگە دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی بێتەوە بەڵام ئەوەی کە من قسەم لەگەڵاکردن پێ ناچێت ینی بەهای دۆلار هاوشێوەی جاران بگەڕێتەوە بۆ 135 و 147 ڕەنگە لە 150 نێتە خوارەوە. دەرشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکوو لەگەڵمان زۆر سپاس. جبرچی بانکا ناوەندیا عێراقی و بەگشتی حکومەتە عێراقی نکارە vê بێسەروبەریە سەبارەت نرخی دیناری عێراقی هەمبەری دۆلاری ئەمریکی چارەسەر بکە دکتۆر عەبدولحەمید سلێمان پرۆفسۆری ئالیکار ئێ ئابووری لە زانکۆیە زاخۆی نەها بمەڕەیە دکتۆر دەم باش ینی ئەون وەکە ئابووری ناس چ تێدگەهەن ژێ ڕەوشێ سپاس بۆ جەنابێتە پراستی اف دوخه عراق ابروکا کتیه گله اگریت بوهای نه بس اگریت آبوری بلکی پتر اگریت سیاسی کو اف بانکانا اواندیا عراقی نشیا چارا سریا بکیشه بکد بلکی گله کلاینت سیاسی پشتوانیا و بانکیناکت که دا بشید اجراءات خوا بجه بیند و او نظام السر هاتی چسباندن هم فرض کرن قبل بانکا فدرالیا امریکا و خزانه امریکی لو ما امد بینین اگر لاین سیاسی پشتوانیا وان اجراءات البنك المركزي بكت ممكنه دمكي احكام بد اني بشكل دريج بد جارك هذه ابدوخا
بدماهيك بيت. بله دكتور يعني تبحثي مارجن بنكا نافنديا أمريكي ووزارة الخزينة أمريكي ديكي ومارجن وين لسر عراقي لسر بنكا نافنديا عراقي أو شو مارجن شما تشتكي وصاها يعني أو مرجع لسر ويدان كان رخيوي شعب شعوانا بتن مسألة أو عراق شو سيستمت بنكي يدولي نبين حتى نكا وأمزانين بنك الدولي همي قريداينا بسيستما كيفا بصالة 1907 يعني بري همشي بيجين بينجي صالة حتى نكا بس عراق ديري بي سيستمي بي الفيري دولار البنك المركزي دركت كاسي نزاني كيفا تشد لو أمريكا ديت دابشت سيطرة السر في دولاري بكتو أو دولار نشتا أو جهة أمريكا نفت فيا عراق جيك بيتا كريدان في سيستمي سيستمي سويفت لو ما وبري هنجيك أمزانين أمريكا عقوبات دينا سر 4 بنقة مظن العراقي أو بين أبدكو دولار تهريب كير بو دولة أو تشبان بون دكتور بري عراقي أو تشبان بون يعني نافو عن بكات زانن يعني والكيري بلد ديارن او بنك 4 بنك رئيسينا اغلب وانجري دايبين بجمهورية اسلامي يا ايراني و محاولات كير بيباري او دولار كري مزاد بنك المركزي ببنى ايراني برامبري هند عمولا او بنك وارجرين دكتور عبد الحميد وبعدين سر ونهلاك او هر 4 بنك داخلي مزادي بن ودولاري بكرن وتحويل بكن دكتور عبد الحميد يعني مزانين تبحثي ببرد تبحثي مثلا كيشين سياسي ديكي كو سدمي هندي كا بهاي دولاري برامبر بهاي ديناري عراقي برامبر دولاري يعني دولاري برامبر ديناري عراقي نزمو بلن ببتن مثلا كيشين سياسي العراقي ننهان يعني افات چند صال او كيشين وافات چند صال جهر ايراني ده صلاه العراقي ده هي جبرچي نوكا ديفان دوماهي ده افي كيش وصل بفي رنگي ده سبيكريا وبردوام ده بتن جبرچي بسيارك قال جرينجا بوچ حتى نوكا افتشتا نبي اف بسيارة مروفش حكومة أمريكا تكد بوشي حتى نكا جابتها نقان دبين سر حكومة عراقي وفي سيستمي بكار دينين إيرو فرض كر سر عراقي وبيد في سيستمي سويفت بكار بينن وعراقي أو نظام مصرفي بيشكفتينينا كو بشت تعاملي تقال بنظام ميبكت عن قلبي السيستمي بكت بلينوكا يعني بنقك تشيا بريكا تلفوني احتمالا باري تحويل بكت إيروكا بيدفيا بيانات بدن واغلب بنكا قبلنا كن بيانات تخوي درست بدن بوشي احتمالا او كاري او بيراد بن نقلكي شرعي بد لو ما بيانات تقوى بتشيرن البنك المركزي او بيانات طبعا البنك الفيدرالي اطلاع السركت موافقه السركت يلا بنك المركزي دشيت بيباري بالتوام بنكا فابد بتا مشكله وصل دياره البنك المركزي مستشار كل حكومات البيجت حشتي الصدي جبان طلبات الدينا بيشكيش كرن وبنك المركزي دينا رفض كرن ونايل جه إيران لو ما كان بيجين اقتصادي عرضة دولاري البازاري كيمت بيت فأكيد بها دي زيدة هل بت أم بحثي كاريجري أول سر خلكي بكين دكتور عبد الحميد يعني لجوراكو عبري ناس مرة بيجين خلش مرة بيجتن العراقي بالدينار عراقية مو شيء كاتش تب دينار عراقية داميكو أو دينار عراقي بهاي نزم ده برامبر دولاري كاريجري أول راست خور سر خلكي ديار بتن يعني ديفيد حكومات شبكة هتا أو كاريجري هند خرابنا بتنكو خلق
باری خەڵکی هەندەگران نەبتن مەسەرێن ئابووری و کڕینە پێتڤین خۆێت ڕۆژانەدا. حسب وكامت بينين حكمت قال هولت كو وقت أفكار جريا السر خلق نبن بس نتشي أنا حكمتي دانا كو نهلت أفكار جريا بيتا كيم بكت بشكل كي برجاب لو ما قيام الزانين بلندبينا بهاي دولاري برامبري دينار عراقي قالك أنا بشكا لو ما تأثير السر بهاي كلو بلاكر كو أويجي كارتي كرنكا قال مازن السر خلقه هيكر خلقه ميام شي بيجيم ضررمندن إشبي جوان كاودانا جوان ظروفت هني بلكي فئتك جلكي مستفيد من أبي التعامل الدولاري كن وما فايش ب كاوداني بكت بس بشكل عام بشكل كي قشتي خلك كمي ضررمندن أمزاني الرجاء هجاري العراقي جلكه أبدي وقت كو أفرجة هيز زيادة ترليبيت بكاري زيادة ترليبيت كارتي كرنكا قال خراب دي السر ويخلكي كيم درامد كد أبي العراق مثل قدام رجع نادت أم برضو بدن دكتور عبد الحميد سليمان فرسوري علي قال إيه أبوري زانكويا زاخوي بمرة بوجل كسباس زايلي دهنان برنامجی فرهنگی و هنری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. باوریا کوردان لسر پیشنیازین ماسه ششعالی اپوزیسیونا ترکیه گلکی نرینینا دناف گلک بحثان دا وان قد چرا سریا دوزا کوردان نانی زمان پارتیا سرب کوردان HDP جی دست نشان دکا کو تکستا لافاتنی جبو گوهرتنا لترکیه لمجارین گریدای کوردان تننا خلجان فارقین پاویرا دنگی امریکا لآمده افراپورت شاندیا ماسەیە شێش عالی ئان گوتفاقا ملیش بوو پشتی هەلبژارتنê restораsyona welat tekstek li hevkirinê îlan kirin. Di nav metna li hevkirinê de gelek xalên cuda hene lê li ser Kurdan tiştek nehatiye gotin. Behsa biratiya gelan hatiye kirin lê dexwaza Kurdan nehatiye îfade kirin. Rêvebirên Partiya Demokratîk a Gelan HDP jî destnîşan kirin ev metin ji bo hemî Tirkiyeyê wada restorasyonê dike lê ji bo Kurdan tiştekî nabêje. Berdevka gruba HDP Meral Danışpeştaş di gotarek li parlamentoyê kemasiyên vê li hevkirinê wiha şîrove kir. Esaslı meselelere bu. Li ser meseleyên bingehîn taybet li ser pirsgirêka Kurd divê xebatên pir cidî çêbin. Helbet hêviya restorasyonê dide. Lê ji bo çareserkirinên bingehîn kemasiye lihevkirina wan pir e. Lihevkirina masaya şeş alî de girtina partiyan bi erêkirina parlamentoyê pêkan dibe. Meral Danışpeştaş di gotara xwe de got gelo li parlamentoyê qey her dem biryarên bi adil derdikeve. Ew dixwazin benda hilbijartinê ji sedî sê be. Lê em her dem dibêjin bila bend bi temamî bê rakirin. Ji bo girtina partiyên siyasî jî gotinê bila parlemen biryar bide. Serçava. Bila lê gelo ji parlemenê her dem qey biryarên bi adil dertên. Berdevkê Platforma Zimanê Kurdî Şerefxan Cezîrî li Amedê ji bo dengê Amerîkaya anî ziman xetên sor ên dewletê li dijî Kurdan heye û di vê metna masaya şeş alî de jî ev xwe diyar dike. Mero dibêje şerme rastî. Yani nêzîka 2300 wad dane tenî divê mutabaqatê de divê hevkirinê de lê navê Kurda têtune, zimanê Kurdî têtune, mafê zimanê Kurdî têtune. Yani xetin wanî sor ê dewletê hene xuyaye ew xet ji bo ev hevpeymaniya ya ittifaqa millet jî derbas dibe. Yani ba min Tirkiye naxwaze bi rastî bigêje demokrasîk pêşketî di ew باوری خوی کم ده دوباره کردنید که دیگه خود سکنیه.
کۆمەلا مەدەرێ ji bo valahiya Kurdî derê tije bike li ser ziman û çanda Kurdan xebatan bike beriya 6 salan Amedê hate damezrandin. Hevserokê Komela Medderê İbrahim Xalîl Taş destnîşan kir ku di nav metna masaya şeş alî de tu dexwazek Kurdan nîne. Ji bo Kurda tiştek dine, cudayê ji bo Tirka tiştek dine. Me ji bo me çi lazim e? Em xwe di rewşa xwe parastinê dayê. Zimanê me ji destê me diçe, çanda me diçe, mafê me demokratîk heye û madem ku Kurd heye, zimanê wazî heye, ka mafê wayê demokratîk em bi wê çarçevê de lê dinêrin. Gava di wê çarçevê de lê binêrin em nêzet tişkî tune ji Kurda Kurd xwe tê de nabînin. Hecican Farqîn, Deng Amerîka, Amed. نها جي راستو خجان فارقين جا عمدي بمرة خجي دم باش يعني بزانن بقشتير رجاكي كرت نرازي بون جا في ماسيا شاش عالية اوبسيسيوني وتدي بعنوان جي دركتون وكودي بيجن برنامجنا هالبرجاتنا جي دركت لي بحسي كودات دتنيا قد بيناسيني جي بهبونا كردانا كن يعني شارع سريع دوزا كودينا كن للراخي دي جي امزان هذا بي دز بكونفرانس سيولوجيك ديال اسطنبول ام تشافري چی دیکن؟ جهاد اپی بونو منا وکو برسب جبو بله بله دم باش تخیل وقتی کتج دست نشان کر رخنه گلکم راستش نه تنش هدپی ج کردام گشتی رخنه هنه شخو هفسرو که هدپی بر سلاطین دمیرتاش ده حفصه داتو زانی و دمک دست کامپینه هل بجارت نکریه سرمدیه جواکی اوشی رخنه اندکه اوشی دبجه کو بره و متن خلته یعنی پسولای دبجه پسولای و متن خلته جبر کد بجه بحث کردانا که تنی آرمان جان او دولتا کو ایرو لسر تیگه يعني نتو پروری هاتی آوا کرند خوزن و رستوره بکن یعنی به پدوی ترکیه به رستوراسیونا تشتکی خلاتنین لازمه کو متنکا دموکراتیک چه به و تدا هم کرد هم حمی باوری هم حمی گلل ترکیه حمی جوا کو چین خود تدا ببینن رخنهوان سرویه که و اف رخنه اصل خدا دو کنفرانس او کتیج دست نشان کر کو دو دست بکر ایروجی دمج عالی هدف تبره تبرن جی هات تزمان جبر کو يعني هدفش خود واتفاق دا جيش خورا نديته لدبر جي ام دزانم بالسال 2017 جي او چاق بدا ببو لسر دستور بنگهين بروژه چيدگرن ايرو رخنه خو ان زمان دو هفسرو که هدف ميتا سانجر و پروین بولدان جي رخنه کرن يعني بليف نکرن هلبت نگوتن هف کرنا ماسه شش عالی لگوتن که پی دی وی ما به رستوراسیون دولت کینه نجبر کو دا اواکرنا بنگها و دولت دا که ماسی هيئتنا حسبانا كردان گلدن هي لو ما افرسكريكا كردا 3 ساله وحتى اف دولت ديمقراطيك نبه حتى حقوق بجنبه نه پرسکریکا کرد چهار سرد به نه دولت رسورد به یعنی بسی وقت کرنا دواره کی ونکارن تملکی اساس ساغلم دینن رخنه بیاوینه و کنفرانسی ایرو دوام بکه داخل باش خجی یعنی تی گوتن کو و مشک مظن قرسي العامدي چی بله جن باجاران خلکی ولا يعني ما بستوي چیه يعني جبوفان مثلا سیاسی و مثلا بتاعي هل بجات نزيك دي بن كردوي تشكن يعني ما بس دي جهنا بله هلبت اجندا یا هل بجات ندو دومانه د علی یک تدجی اجندا یک جدا هي کو افدم کدرش براستیشی تزانی لسر بر پک عبدالله هوچلان جنوت نهاوردا لگراوا امدالیه گرتیه او 2011 وردا تجربه گران سر هي هدا پراگهاند کو او مشک بدملی دس بکن سبه چابره کو جنافچه قوسرا مردینه او روسال نافچه گورا جولمیر کی مشک گرسیل دار بکوه دس بکن اصل خدا چالاکین جور بجور الدار بخن کو مقصد دوان او بالی بکشن سر تجربه سر بر پک کی صاروخان اولوچ بردف کی گروه هدف بتوزانی روجا اینه به پارلمانترین هدف را لپارلمانت و جوینه کی لدارخست کو توزانی 32 روز به 34 روز برای پارلمانترین هدف پیشیا وزارت داده لعنقره هر هفته کون دوم بناو نوبت عدالت ل او چالاکی بداوی آنین زمان کو او جبر کو چالاکیان باندور نبو او چالاکی خود ناوگرده بلاب کن اف جی جبوی تجدید سر بر پک کی عبدالله اوجلانه و اف جی کی اجنده که جدایل پیشیا هدف دوی ملیدا بمشه بچالاکین جور بجور از بارد کم دم پیشیا مدا دست به که حتی بازه مه خرجان فارقين بأمر دنجي أمريكا آمدي رسخ بمرة بقول كسباس
لە تورکیە هەزاران مامۆستا و کارمەندên کورد پشتی هەوڵدانا دەربەیە لەشکریە نەسەرکەتیە ساڵە 2016 ji kar hatibûn derêxistin. Li Wanê karmendên ku ji kar hatin derêxistin her heftî xwepişandanan li dar dixwin û daxwaza vegera xwe ya li ser karê xwe dikin. Arif Aslan ji Wanê ev raport şandiye. Yani şey değil mi? Yani bi taybetî ji bo min heya niha sedemek bi fermî min re nehatiye gotinê. Lê belê em hin tiştan texmîn dikin. Yani sedema vê tiştî çi ye? Pêşî ku ez vê bêjim ez endamê sendîqayê me eğitim senê me. Rewşa eğitim senê ku li hemberî mafên mamostayan berxwe dide, li hemberî mafê endamê xwe berxwe dide. Ez barim ev bûye sedema îhrackirina me. Bi daxwaza lêborî diyareke şêk teknîkî di raporta me de heye mivîdaran ew kêşe bêçareserkirin û ev raport li demek dî bê weşandin yan jî li sermaperin dengê Amerîka û sosyal medya dengê Amerîka bêdanîn. Em ê vegerin cem we. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کۆمپانیای BMW ئەڵمانی و بەرهێنانی بە 866 میلیۆن دلار لە ویلایەتی سان لوئیس پۆتسی ناوەڕاستی مەکسیکۆ دەکاتن بۆ بەرهەمێنانی پاتری ڤۆڵتی بەرز و مۆدلی نوکلاسی تەواو ئیکارەبە. کۆمپانیای BMW ئەڵمانی بۆ بەرهێنانی ئۆتۆمبیل وا سەرگەرمی فراوانکردنی ئاستی و بەرهێنانی ئۆتۆمبیلە لە ویلایەتێکی ناوەڕاستی مەکسیک بۆ بەرهێنانی مۆدێلەکانی ئۆتۆمبیلی کارەبا لە جۆری نیوی کلاس. بڕیارە فراوانکردنی ئاستی بەرهێنانەکە 1000 دەرفەتی کاری نوێ بخڵقێنێت لە شوێنی کارکردنەکەی لە ویلایەتی مەکسیک ئەوەی نوێترین گوژمی کۆمپانیای BMW ئەڵمانیا بۆ بەرهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی. کۆمپانیای نەوبرا و بەنیازە پتر لە نیوەی فرۆشتنەکانی خۆی هەتا ساڵی 2030 بە تەواوی بگۆڕێت بە ئۆتۆمبیلی کارەبایی. کۆمپانیای BMW ئەڵمانی دەبێت زیاتر لە نیوەی ئەو بوجەی لە مەکسیک وەبەردەهێنرێت 500 میلیۆن یۆرۆی تەرخان دەکرێت بۆ دروستکردنی ناوەندێک لەسەر خاکی کارگەکەی ئێستا هەیەی بۆ پێکەوە بەستنی باتری و دەشڵێت نزیکەی 500 کارمەندی دیکە لە ئایندەدا لەوێ کار دەکەن. ئێمە ئێستا بڕیارەکەمان ئامادەیە. هەر بۆیە خۆشحاڵین بڕیارەکە ڕابگەێنین. ئێمە بە شێوەیەکی بنەڕەتی دەستمان بە قۆناغی پلاندانان بۆ دروستکردنی وەرشەی نوێ کرد. هەروەها دەست بە بنیادنان دەکەین بۆ ئاستی فراوانکردنەکان و شوێنی نوێ بۆ پێکەوە بەستنی باتری لە ساڵی 2024دا و هەروەها لە سەرەتای ساڵی 2027ەوە دەست بە زیادکردنی بەرهەمهێنان دەکەین و دواتر دەست بە ئۆتۆمبیلی مۆدێلی نیوی کلاس دەکەین و ئەوەی بۆ یەکەم جار لە نێو کارگەیەکی نوێ لە ساڵی 2025 دەست بە بەرهەمهێنانی لە هەنگاریا دەکەین و پاشان لە میونخ و بۆ ماوەیەکی کورتیش ئێمە مۆدێلەکانی نوی کلاس دێنینە ئێرە واتە بۆ سان لوئیس پتۆسی. سەرۆکی کۆمپانیای BMW هەرڵد گاچ بە ڕۆیتەرزی گوت 300 میلیۆنەکەی ماوەتەوە تەرخان دەکرێت بۆ گونجاندن لەگەڵ کاری نوێ و فراوانکردنی وەرشەکان بۆ دروستکردنی هەیکەلی ئۆتۆمبیل و هەروەها بۆ دروستکردنی هێڵی نوێ بۆ پێکەوە بەستنی گورزەی باتریەکان. هەرڵد گاچ گوتیشی ئەم ڕاگەیاندنە دوای چەند فراوانکردنێکی دیکەی گەورە دێت لەم مانگانەی دواییدا لەلایەن کۆمپانیای BMW لەوانە بۆ بەرهێنان لە
ئەمریکا بە بەهای 1.7 میلیارد دلار و هەروەها 2 میلیارد یۆرۆی دیکە بۆ دروستکردنی کارگەیەک بۆ بەرەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی لە هەنگاریا. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. گوهرتنەکە ژینگەهێ لە جەمسەری باکوور دەبەستە دەمێ پێلا کاسڕ و قەشایە لە باکووری ڕۆژهەڵاتە ئەمریکا و زاناین کەش و هەوا دەبێژن ئەو پێلا سەرمایە دەگها ئاستی خەتەرک و خەتەری دیکە سەر ژیانە خەڵکی ئەگەر ئامادەکاری ژێران نەهاتن کردن. لەسەر چیای واشنگتنی ویلایەتە نیو هەمشەرێ پلەیە سەرمایە هەوای 105 پلەیان هاتیە خوارێ لە سەرانگەها ماونت واشنگتن ستیت گەهایە 79 دەرەجەین ژێر سەفرێ لە ویلایەت گەلک ویلایەتان گەهشتیە هەشتی لە ژێر سەفرێ و خەتەرێ دکاتە سەر ژیانە گەلە خەڵکی کاربەدەستێن ئەمریکی هوشداری دەدەن خەڵکی کۆ ئامادەکاریە بکن و گەلک جاری و دەما ئەو پێلا سەرمایە دەست پێ دیکە لەوان هەندێک ویلایەتێن ڕۆژهەلات دەوێ وان ئاگاداری خۆ بن و ژمالن خوا دەرنەکەبن. ئەوە بوو بەرنامە کورتکۆنەشنیایی و هەتا سبەی دیگەینەیەک هەر شاد و بەختەوەربن و دەم باش.